چاوگەشەکان ڕۆژی جلی کوردی و پیرۆز بێ هیوادارم بە تاکید ڕاگرن لە بن و لە خوانندەی ئێستا ئێستاوە تەمەشای چ دەکەین ئەمە ناتوانێ خستەخانی وزبا باشە ئێرە کوێیە وەڵڵاهی پشراوە وەرە وەڵڵاهی ناسان چاولێیە چاولێیە منداڵە چاوگەشەکان سەد جەلم پێگوتم هەڕۆمە تکە بێ هەڕۆمە تکە بێ بخوێنە بە قسەی نەکردم بەسەری بە چاولێیە ئەگە بە قسێت کرد بامە ئێستا لە بۆ خۆ دەبوویە دکتۆرە موهەندیسە ئەدی گوێ لێ هەتا دەمرێ دەبێت لەباتان دروستکەی دەزانی چۆنە مامەستا مامەستا مامەستای چی دۆی سپین چی دۆی سپین دۆی سپین یعنی چی یعنی دۆی سپین ئەوە لە بەرخاتری ئەو منداڵانە هیچت پێ نادێ گوێ لێیە دەنا دۆی سپی یعنی دۆی سپی یعنی وەزبە ئەگە قسان کرد وەزبە چاکە باشە دەوەڵی فێراکردم ئەمن دەزانم ئێرە فەڕەنسا بەچی دەزانی ئەڵا بیناکە خۆشە و دەستوری وێ ئەمە دەزانم نەخێر نەتزانی نەتزانی ئەگە خوێنبات بە قسێت کرد بامە ئێستا دەتزانی ئێرە کوێی پێدەدێن ئەوە مەکتەبی فامە گوێ لێیە ئەلێرە منداڵان پەروەردە دەکەن فێری خوێندەواری و حیلم و سەقافەتیان دەکەن لە بۆیە ئێستا ئەو منداڵانە هەستێنی هەر یەکەی بیانگری ئەم بە ئینگلیز دەنێ بولبولن ئەرێ وەڵڵا جاتە عیان نەچۆ بچین دانیشین لەوەی دەنات بە بە ئینگلیزیە شێتر دەکەن زۆر دا دەزانی چۆنە جا من دۆیسپی چ بوو ئاوێ دەخواتەوە ها ئاوی بەو شێوە ڕناوەستی هێندەکینێ گوێ وەرە وەرە ئەوە ئەمن ئیوان فێر کردووی ئەوە ئیوان فێر کردووی ئەگەر ئاوت خوادەوە شتەکرد بە مانێک کرد ئاوا فڕی دەی لە عەرزێ شارێوانی دەخرێ دەکاتەوە بڕۆ تو باشە شارێوانی چاوی لەو دەبەی دوێ فڕی دەدەی ئا ئێستا مکتم دەبێت چ بکەیە گەشتەکەت خوارد وەڵڵا کتت ئەگەشتەکەت خواردیان دەتەنەکەی زبڵی باوێ ئادی لە بۆ دەوێی ناوێ داوا لێبوردنم داوا چاوی لێ منداڵە چاوگەشەکان ئەوەش ئیوا نابێوە خارندەی بن دەبێ ئەگەشتەک و خوارد تەنەکەی زبڵی بچن دەوێی باوێن چاکە ئای ئافەرین مەسەلەن ئێستا من ئینگلیزیەش دەزانم ها بەوەی نییە نەم خوێندووە مەسەلەن گوت و مۆڕەنی وەنیە چاوی لێ دەزانەکە دەزانم پێ دەکەن وەنیە گوت مۆڕنی یعنی چی سەدداون کوڕی عەمەدی سەدداون جا چەندیان پێ خۆ دەزانم باشە سەدداون یعنی چی چۆن سەدداون یعنی هەستا تخواوە نەبوو دەوەرە وەرە تو بەدە وەرە زام دەزانی ئاوجێ سالی بپرسەویش دەزانی سەدداون یعنی هەستا وەنیە ناڵێ یانیداینش داوای لێبوردنەوە یەشە پێ ڕاست دەکات ئەمن بە سەلاوبنی عاڵی بووبووم ڕاست دەکاتە دۆ چی دۆ یعنی چی دوێ هەردوویە چییە ئەدی یعنی گەڵەیتەوە وەڵڵا کێ گەڵەدەوە دادەی زاری پشکە دانەشت ڕەش بووە سەد جەلم پێگوت منداڵینە ئەگەر ئەها پێشەوەی نووسن وەک خوانندەی نەکەن دم و دەدانی خۆ جوان بشۆن بە فڵچە و مەعجوونی ئەوە نەیشتووە نەیشتووە هەلا هەلا بێەوە دەدانیشی دێشی چاو لێیە هەر ئەو لا ڕەش بووە هەر ئەو لا ڕەش بووە وەڵڵا سیردوو دەدانیم ڕۆژ بوو منداڵە خۆشەویستەکان وەک خوانندەی نەکەن چاکە پێشەوەی بنوون دەبێت ددانەکان جوان بشۆن جا هەنگی نێ بچن بنوون وەنە بۆ جا ئەو منداڵە زیرەکن خانکە تا حەیان نەچووە ئێستا دە ئینگلیزیان گرن دوا سەرا بلند دەکەن باچینەمە دانیشینەوەش
ڕازمانت تراش وارێ ئەوە نینۆکت بۆ ئادرێش وەڵی نەمکردم باشە لێ بوو ئەدی نەمگو نینۆکان دەبێ بکەی ڤایرۆسە ئینتیهاباتە دی نەمگو دەبێ بیان بکەی چ سبوعدم وەڵی لەبیرم چوو وەڵی لەسەر دەستی دوو من نینۆکان هەمیشە بکەم منداڵە چاو گەشەکان وە خاندەی نەکەن باشە ئەوە بڕەکی پیش و پۆخڵە نینۆکان بکەن ئەوە دەستانیش بشۆنەوە جوان چاکە بزانم کامە مامەستاات لە هەمان خۆشتر دەوێت هەمووی خۆش دەبێت تووشی شەڕە مەکەن وەڵی خۆم تووشی شەڕە ناکەم بەڵام هەموویانم خۆش دێ بەڵام یەکیان زۆر خۆشە چیا ئەوە جیتەیە ئەخ نەبێت دەستی نەبێت مامۆستاکانم بشکێنم هذا زۆر چاکە چەپوری یانەکان باشی وەستا لێ بۆ تو باشی بۆ تووشی مشکیلەی دەکەی بە بەلاشو وەرە دەڵێ مامەستاعک دەنگی لەمان خۆش وەز بە ئەتو یارەکە ئەنیان دەزانی دادەیشتە چیتی هەڵکە تخواکەی ئەمە دێ شام ئەمە دێمەجێوی نامەیە بوو بە شەریکاتی دێڵی کوڕی بە شەریکاتی گۆرانی بێ ئەو خەڵکە مۆت بدێ دیارەکان دوشتە بڵێ ئینگلیزیەکە گۆرانی بێ بیگەڕە نابینێ دەبەسە جا منداڵانە بڵێمی گەورانە بڵێم کوڕی منداڵانە بۆ دێ هەموو منداڵنینە Head, shoulders, knees and toes, knees and toes. Head, shoulders, knees and toes, knees and toes, and eyes and ears and mouth and nose. Head, shoulders, knees and toes, knees and toes. منداڵە چاوگەشەکان پێ خۆش بوو ئەو شانۆگەری و گۆرانی گوتنا